پرۆسەی دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە چوو. لە پارێزگای هەڵەبجە تەنیا دوو بنکە کە 7 وێستگە لەخۆ دەگرێت بۆ دەنگدانی تایبەت دیاری کرابوو. ئێمە سەر لە بەیانی سەردانی بنکەکانمان کردو ێشش سەردانمان کردن پرۆسەکە بە هیچ خروقاتێک بەڕێوە چووە. هیوادارین ئەمە دەستپێکێکی باش بێ بۆی دەنگدانی گشتیش بە هەمان شێوە بەڕێوە بچێت و بە شێوەیەکی ئارام و دیموکراسیانە کە هەموو هاوڵاتیان بتوانن بچن دەنگی خۆیان بدەن. نوێنەری لایەنە سیاسیەکان دەڵێن لە سەدا 90 دەنگدەرانی تایبەت مۆبایلیان بەکارهێنا. ئەوەش بەڕوونی دیار بوو کە فشار لەسەر کارمەندانی هێزەکانی ناوخۆ و هێزەکانی دیکە هەبووە. بەتوانم بڵێم وەکو دیاردەیەکی بەرچاوە بینرێت لەوانە بەکارهێنانی مۆبایل لەلایەن دەنگدەرەکانەوە توانم بڵێم لە سەدا 90 بەرەو سەرە هەروەکو چۆن ڕێژەی بەشداربووان لە سەدا 90 بەرەو سەرە. ڕێژەی بەکارهێنانی مۆبایل بە ئاشکرا کە لە وێستگەکان ئابینی زۆربەی هەر زۆری ئەوانەی کە چنە ناو کابینەکان مۆبایل دەرەکەنەوە ڕاست هیچ جۆرێ نەمان بینیوە ڕێگری بکرێەوە چەند جار داوامان کردووە بە مدیری مەحاتە و مدیری مناسقی بنکەکان ئەڵێن بەڕاستی ئەڵێن هیچ میکانیزمێک لەبەردەستانیە و هیچ بڕیارێک لەبەردەستێمانە تا شێوازی ئیجرات لەگەڵەوانە بکەین. بەپێی پرۆسەکە بەیانی تا ڕادەیەک خڕوقاتێکی زۆکراش بەهێنان ژوورەوەی مۆبایل بۆ ناو بنکەکانی دەنگدان ڕەسمکردنی دەنگەکانیان کە ئەمەش سەرمێنەریەوەی ئەم براوەڕێزانی هێزی ناوخۆ زەختێکی زۆریان لەسرە. هیوادارین بە تەوقعاتی ئەمە دەرەنجامی ئێمە کە تە پێشبینیوان کردووە ئێوارە پاش دەرچوونی نەتیجەکان ڕێژێکی زۆر دەنگی سوتاویتیا بێت لە ئەنجامی ئەو زەخت و زۆری کە لیان کراوە. داواکاری یعنی خەڵک بەڕاستی مافێکی خۆیەتی هەر کەسێک بچێ ئەو مافەی خۆی ئەزمون بکات بەوەی کە ئێمە هەر کەسێکە گەر ئەوەی دڵخوازی خۆمانە بتوانین دەنگی خۆمان بدەین هەر لایەنەکەی لە ماڵەوە دامەنیشە لە بەرەوەی دوای گلەی مەکە چی ڕۆدا و چی ڕۆنادا و گۆڕان کاریە بێەوە ناکرێ وەرە دەنگی خۆت بدە و تۆ لە 5 ساڵ جارێک 4 ساڵ جارێک دەنگێک بدەی هیچ شتێکی قرس نییە تا دەنگی خۆت بدەیت. لە هەڵەبجە بۆ دەنگدانی تایبەت 2030 کەس مافی دەنگدانیان نەبووە. ڕێژەیەکی زۆر باش دەنگیاندا و پرۆسەکە بەڕێوە چوو. بەپێی زانیاریەکانی پەیام ڕێژێکی زۆری دەنگی تایبەت لە پارێزگای هەڵەبجە بۆ دەنگدانی گشتی گواستراونەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.